دەبێت ئیتیزام بە کارەبای بکاتن، سپلیتی زۆر پێ نەکا، هیتەری کارەبای زۆر پێ نەکەن. حکوومەت دەبی کارەبامان بە تەواتی لۆ دابین بکاتن، بەڵام خەرچیش ئیتیزام پێ ناکاتن. لەبەوەی ئیتیزام پێ ناکاتن سپلیتی زیاد پێ دەکەن، سۆبەی زیاد پێ دەکەن، ئیزافەی شتی زیاد پێ دەکەن. یعنی وەکو ئەو دەوڵەتانی ئەو دەوڵەتانە کە کابرا لە مارێ دەستە دەرێ یەکسەر گلۆپی خۆی دەکوژێنەوە، ئیمە شەوێ بڕۆ تەمەشاکە هەموو گلۆپەکەی پێکردێ یەقلی ناکوژێنەوە حتا سبەینێ ئیتیزام بە کارەبایەکەی ناکاتن. ئێمە ئەتوانین بە ڕێکارێکی دروست بە ڕەوشێکی جوان کارەبایەکی دروستمان بۆ هەموو هەولێر بێت، کارەبایەکی دروست و دائم بەردەوام بێت. کێشی کارەبا مەبەستمەوەیە بڵێم 150 تقریبان دەتوان بڵێم لەسەر حکوومەتە ئیشی حکوومەتە کارەبای چاکاتن، بەڵام 150 دەگەرێتەوە لە بوو هاوڵاتی زۆر سەرفکردنی کارەبا، ینی ئیشکردنی زۆر کارەبا بە شەوان هیتەر و ئەو شتانە، ینی هەموو خەڵکێک تقریبان دەچێت پێش هەموو ماڵێک دەچی هەموو گڵۆپەکان پێ هیتەر پێ دەکەن. ئەو شتانە هەموو ینی تەسیلاتی زۆرە، ینی بەڕاستی هەرێمی کوردستان کارەبایکی زۆر زۆر سەرف دەکاتن. داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین دەست بگرن بە کارەباوە بۆ ئەوەی کارەبای 24 ساعتیمان هەبێت، و داوا لە حکوومەتی هەرێمیش دەکەم لە هیچ کەسێک خۆش نەبێ، مەسوول بێ، هاوڵاتی بێ، هەر کەسێک کارەبای بە زیادەڕەوی و بە ئەوەی سەرفکە لێ پرسینەوە لێ بکە. ئەمەش بە هاکەزایی نەبێت، دەبێت سیستەمێک دانرێ، پێوەری زیرەک دانرێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشە.